بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانە بێت میوانی ئەم شەوم بەڕێز کاک ئاری هەرسینە سەرۆکی فراکسیۆنی نەتەوەیی لە پارلەمانی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس یاخود من زیاتر ئاماژە بە تەوەرەکان ئەدەم گفتوگۆکەین سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان لە واقعی ئێستادا بە تایبەت دوای ئەنجامدانی ڕیفراندەم و دوای ڕوودا و کارەساتەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر ئایا ئەتوانین بڵین کە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان وەکو پەرلەمانتارێک لە بەرنامەکەی منوتی لە مەترسی هەڵوەشانەوەی قەوارەکەی پەڕیوەتەوە ڕزگاری بووە و ئایا ئەتوانین بڵین کە لە ئێستادا ئەو فشارانەی پێشتر هەبوون ئەو ئابڵوقانەی پێشتر هەبوون لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسی و لە ڕۆی دیپلۆماسی کۆتاییان هاتووە کورد ئەتوانێت چۆن سوود لەم دەرفەتانە وەربگرێ و ئایا ئەگەر ئەم نێوماڵەی هەرێمی کوردستان کە ئێمە بەبێ کەرکووک 4 پارێزگامان هەیە بەردەوامی بێت لە شپرزەیی مەترسی ئەوەمان لە بەردەم نییە کە نەک ئەوانەی ڕابردوو بەدەستنێنینەوە بەڵکو ئەوانەشی هەمانە لە دەستی بین و بە شێوەیەک لە شێوەکان بکەونە مەترسیەوە مەبەستمە قسە لەسەر ڕۆڵی پەرلەمان بکەین گلەیەکی زۆر لە ئەدای پەرلەمان نەکرێت ئەم گلەیە هی ڕۆژ و دوان و مانگ و دومانگی ڕابردوو نییە بەڵکو ئەتوانم بڵێم چەندین ساڵە ینی چەند ساڵێکە هاوڵاتیان گلەی لە پەرلەمانەکان بێدەنگی پەرلەمان بەرامبەر بە ڕووداوەکانی ئەم دواییە نەتوانی یاخود نەبوونی توانستی پەرلەمان نەبوونی ئیرادە و خواست و ویست پەرلەمان بۆ هەڵوێز وەرگرتن بەرامبەر بە پرسەنەتەوەیەکان بەرامبەر بەو غەدرانەی لە کورد کراوە بە شێوەیە کە کاریگەری هەبێ نەک تەنها لە بەیان نامە و ڕاگەیاندراوێکدا ئەمانی دواییشی بێتە سەر خۆپیشاندنی بڵێن موچەخۆران ئەوانەی کە خۆپیشاندەری ڕاستەقی نەبوون مافیان خوراوە زوڵمیان لێکراوە غەدریان لێکراوە داوای مافی خۆیانەکەن چونکە برسین چونکە محتاجن و پێویستیان بە دنیایەک شتە واروەها قسە لەسەرەوەکەین کە ئایا بە ینی ڕۆژ بە ڕۆژ نزیکە بینەوە لە هەڵمەت یاخود دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردننی یاخود هەڵبژاردنەکانی پارلەمانی عێراق ئایا ئەمە بە شێوەیەک لە شێوەکان واناکا کە وەکو وترێت لە ئێستاوە نیشانەکان و معالمەکانی دەرکەوتووە کە زمانی لایەنەکان بەرامبەر بە یەکتر هەندێک زیاتر هەندێک کەمتر وردە وردە بەرەو زبری ئەچێت ئایا ڕۆیشتن بۆ بەغدا پێویستی بەوەیە کە ملی یەکتر بشکێنین یاخود دەست لە ناو دەستی یەکتر ڕووبکەینە بەغا من زیاتر ناڵێم کاگاری هەرسین سەرۆکی فراکسیۆنی نەتەوەیی لە پارلەمانی کوردستان سڵاوتان لێبێت لەو پرسیارەوە دەست پێ یەکەم دوای ئەنجامدانی ڕیفراندەم و لە دوای 16 ئۆکتۆبەر من زۆربەی کاتەم پرسیارەکەم هەموو گیان پشتیان تێکردین خۆشمان لە ناوخۆ پشتمان لە یەک کرد ئایا لە ئێستادا پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئەتوانین بڵێن کە هەڕەشەکان یاخود مەترسیەکان لەسەر هەڵوەشانەوەی قەوارەی هەرێمی کوردستان کۆتاییان هاتووە بە شێوەیەک لە شێوەکان یاخود نەخێر مەترسی دیکە لە پێشمانە بەڵێ کاک یادگار سڵاو لە جەنابەت و سڵاو لە بینەرانی بەڕێزی ئەم کەناڵ عازیزە بەتەکید ئەوە یەکەم ئەوەی کە تۆ وتە هەموو جیهان پشتیان تێکردین هەموو جیهان پشتیان تێکردین لە بەرۆی زانیان کە ئێمە لە ناو خۆمانەیەک نین ئێمە لە ناو خۆمانەیەک بووینایە هەموو جیهان پشتی تێناکردین جگەلەوەی کە بەداخەوە لایەن کۆمەڵی خەڵکە و کەرکووک فرۆشرا ئەوە مۆزوعی یەکەم مۆزوعی دووەم وەکو چۆن هینێک بڵێن کێرێکی ڕاضیات ئاوایەت ئێمە چوونە خوارەوەیەکمان هەبوو لە دوای ڕفراندۆم کە ئەوە شتێکی تەبیعیە لە حاڵەتی سیاسی ئاوایەکە بەڕاستیەوە کارەسات بار بوو بەڵام ئێستا ئاوا ناڕوێت ئێستا ئاواچینەوە سەرێ ئەوەش بەتەشی دەبێت دەستخۆشی بکەین لە سیاسەتی حەکیمانەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی کاک نەچیروان بارزانی و کاقوبات بەڵێ نەی بە کورتی ئەو جوابەکەی باشە سەبارەت بە هەڕەشەکان سەبارەت بە فشار و ئابلوقەکان ئەوانەیە وترا لە ڕووی سەربازی
ئێمە نیوەی خاکی هەرێمی کوردستانمان داگیر کراوە لە باشوور لە ڕووی سیاسیەوە بە شێوەیەک لە شێوەکان عێراق ئەتوانین بڵین بە هەماهەنگی لەگەڵ عێراق ئێران و تورکیاش بایکۆتیان کردبووین و لە ڕووی دیپلۆماسیەوە ئاسمانمان داخرا هەر کەس بیویستایە سەردانی هەرێمی کوردستان بکە گەر بە فلتەر و بە فڕۆکەخانەکان و یاخود بە فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغداشە تێپەڕیایە هەر قبوڵیان ناکرد ئەمانە وترێت دیسانەوە خاو بوونەتەوە کاڵ بوونەتەوە ئێمە چۆن سوود لەم دەرفەتە وەربگرین ئێمە فعلین کاڵبوونەتەوە ئەوە یعنی ئەو پێشبینیانی کاکرا کاگەر سەرۆکی هەرێمی کوردستان لە 25 نوێە ڕێفراندۆم بکاوی ترچێکی ئێرانی لە حاجی عومەران و لە پێنجێنەوە داخڵ بە کوردستانە بێت و هەموو منتیقە گرن و لەم لاوەجێشی تورکی دێت و یعنی حاڵەتێکی وایەن تێگەیانە بووی کە تارەی F-16 قەسفی شارەکانەکە و ئەمانە هیچی ڕووی نیە طبعاً معامەرە هەبوو لایەنی سیاسی هەبوون کە یعنی بۆ نمونە دراوسەکانمان کە حەزیان بۆ ڕێفراندۆمە نەبوو بەڵام بە ئوسلوبێک بەرەو ڕوومان بوونەوە کە هەمووی کۆبەوە بڵێن تەمەرکوزی کرد لە کەرکووکە ئێمە چۆن بەرەو ڕووی لەم و دوا چۆن تەعاملی لەگەڵا بکەین زۆر جار ئەومان وتەوە مناڵێکی شەیزانێت تەمان لە معادلە سیاسیەکانە لە کوردستان ئێمە پێویستە یەکڕیز بین بەڵام بەداخەوە منەوە ئاسۆیە نابینم لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان ئەو یەکڕیزیە دروست ببێت بەو جۆرەی کە ئێمە بتوانین بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەی دیپلۆماسی بە لۆبیکردن ئەو ناوچانەی یعنی زیاتر لە نیوەی خاکی باشووری کوردستان کە ئێستا لەلایەن جێشی عێراقیەوە داگیر کراوە ئەو وەربگرینەوە بەم وەضعی ئێستا بەم زوانە ناکرێت جاوەکارەکە شێوەیە کە بەڕاستی من هەرچەند لێ شێمەوە ئەو ئاسۆی نابینم کە حوسنیەتی وا هەبێ لە بینی لایەنە سیاسیەکان کە بە یەک ڕیزی بۆ هەڵبژاردننی بەغا بێت بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان بێ بۆ مۆقی وەرگرتنە بەرامبەر ناحەزانی ئەم هەرێمە منەوە ئاسۆیە نابینم بەرژەوەندی پارتە سیاسیەکانی کوردستان لە ڕێکنەکەوتن چییە لە ئێستاە؟ ئەزانی من حەزەکەم ینی شتێک هەیە بەو پەڕی ڕێزم بۆ هەموو لایەنە سیاسیەکان ینی من ڕاستە سەرۆکی فراکسیۆی نەتۆیم لە پەرلەمانی کوردستان بەڵام هەرگیز نامەی دەست لە کارکێشەوەم لە پارتی دیموکراتی کوردستان نەکێشاوەتەوە بۆیە ئێستا ینی وەکو ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستانیش بە هەموو پرینسیپێکی سیاسی و قانونی حەقی خۆمە قسە بکەم کە تۆ ینی لایەنێکی سیاسی بوویت لە خەڵکی کوردستانە گەیام وتی خەڵچینە ئەگەر بێت و پارتی نەمێنێ ئەگەر ئێمە پارتی مەحفکەینەوە ئیتر کوردستانە بێ بە شامی شەریف ئەمە بەڕاستی بانگەشەی هەڵبژاردن نییە ئەمە چێتە بابی دوژمنایەتیەوە بۆیە ئەبێ زۆر چاک بزانن ئەو لایەنە سیاسیانە پارتی حەقێکی مەشروعی خۆیەتی ئەو کاتە ئەویش بەو زمانە جواب باتەوە کە قسەی لەگەڵاکەن زۆر تەبیعیە لایەنی سیاسی بڵێ خەڵچینە ئەو پارتی نەیتوانیوە خەتی شەمە نەفەر دروستکە لە زاخۆوە هەتا هەڵەبجا بەڵام من بۆتان دروست دەکەم دەنگ بێن بە من بڵێ من 24 ساعت بڵێن کارەباتان ئێمێ من گەرنتی ئەوواکەم کە ئاوی بەلەوعەکەتان لێتان نەبڕێ من گەرنتی ئەوواکەم موچە لە کاتی خۆیان بێ ئەمانە هەمووی زۆر احتیاجیە بەڵام کەوتی خەڵچینە وەرن پشتم بگرن بۆی ئەم نظامەی کە پارتی تایە و زوڵم ئەکا و تەنیا حکومێکی گەندەڵ لەم وڵاتە ئەوەی کە خیانەتی لەم وڵاتە کردووە ئەوەی نیشتیمان پەروەر نییە پارتیە ئەوە ئیتر ناچێتە بابی بانگەشەی هەڵبژاردن و دیموکراسیەت و مۆدێرنە و پۆست مۆدێرنە ئەوە ئەچێتە بابی دوژمنایەتی و ڕق و چینە کە ئەمەیە قابلی قبول نییە هەر لایەنێکی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئەمە قبول کات معنای بێغیرێتە باشە کاگاری با پرسیارێکش لەسەر ئەمە وەزعی هایل موجودە کاگیادگار بەڵێ فەرموو ئەمە هایل موجودە یعنی ئەمە شتێک نییە من ئەمە فەنتازیاک نییە من خەوم پێوە بینیوە سا بۆ تۆی بژەڕمەوە ئەمە ڕاستی هەیە یعنی لەسەر ئەمری واقع ئەم سیاسەتە ئەم بەرنمەیە ئەم ئوسلوبی گۆبلز ئێستا بەرەو ڕووی پارتی جێبەجێ ئەکرێت یعنی تۆ ناتوانانی وەکو پارتی یانی تەعامل لەوێ خەڵکێکا بکەیت کە بێت تۆ نەهێڵێ زۆر تەبیعیە منافەسە بکەیت بەڵام تۆ بچی لای خەڵک لە خەڵکی کوردستانی بگەێنی ئەوەی کە پارتی بێ هەمووی کۆیلەیە هەمووی مەسینە هەڵگرە هیچی ساحیبی ڕێی نییە مەبدەئی نییە نیشتیمانی خۆی خۆش ناوێ جاش کوڕی جاشە چۆن تەعامل لەگەڵ کەسی وایەگری
ئەو کاتە تۆش پیاڵی خۆ جاش کوڕی جاشی خۆت کۆیلەی خۆت مەسینە هەڵگری ئەی چۆن باشە کاگاری سەبارەت بە ئەوەی کە جەنابەت پێڵەی یاخود ناوی ئەنێ یاخود وا ناونراوە سیستمی گۆبلز یاخود سیاسەتی گۆبلز یاخود گۆبل سندروم ئەوەی لە گیانە مەشهورە بەوەی کە جۆزف گۆبلز کە لە سەردەمی هیتلەر بۆی بۆ بینەرانی ژوون بێت وەزیری یاخود بەرپرسی پروپاگەندەی سیاسی بووە لە حکوومەتەکەی هیتلەردا هەست ناکەی تەواوی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان تۆمەتبارن تاوانبارن بە پێڕەوکردنی ئەو پروپاگەندەیە بەرامبەر بە یەکتر هەمویان تۆمەتبارن بەڵام نەک بە شێوەیەکی یونیفۆرم یعنی وەکو یەک نا چون یەک نا سە بۆ نمونە من نمونەت پێێنەوە هەڤاڵی من هەیە پارتیە ئەویش لەسەر فەیسبووکەکەی جنێ و شدەدا بۆ نمونە جنێوەدا بەوانەی گۆڕان بە بیر و باوەڕیان بە مقدسیاتیان بە کەسایەتیە بە ڕێزەکانیان بەڵام ئەمە ڕەتفیعل و لاساییکردنەوەی ئەو ئیشە جوانەیە کە ئەمان فێری بوون لە سلێمانی نەک ئەمەی کە ئەمە تەوجیهێک بێت لەلایەن مەکتەبی سیاسی پارتیەوە دابەزی بێ بۆ هەموو کادرێکی پارتی بڵێ بۆ ئوسلوبە تەعامل بکە لەگەڵ منافیسە سیاسیەکانێ ئەمان مشکلەکە ئەوەیە ئەمە سیاسەتێکی داڕژراوە ینی کاک یادگار جارێکتر ئێڵێمەوە ئەمەی گۆبڵز درۆ بکە هەتا خەڵکی درۆکەی لێبێ بەڕاست ئەمەیە کە ئەیکەین ئەمەیە کە شتنی مێشتی گەنجی هی دەڤەری سلێمانیە من لە ساڵی 2007 وتارێکم نووسیە لەسەر تیرۆری فکری لەسەر ئەم مۆزوعانە من ئەمڕۆ نامەیەکی یاخود بڵێم دوێنێ نامەیەکی دۆستانە و کراوەم نووسیەوە بۆ بەڕێز کاقاری حاجی عەلی باسی ئەم مۆزوعانەم تیا کردووە نووسیمە جەنابە پیاویشی چۆرجێڕی ماندوو بیت لەو شاخە چۆن لەبێ قوبوڵکەیت ئیهانە بە کەوادری ئیهانەکردن بە کەوادری پارتی ببێتە ئەو بەرنامەی کاری بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی کە سەرکەوێ ئینسان چۆن منافەسەی سیاسی ئاواری بەم ئوسلوبانە یەکریزی و یەکێتی خاشی هەرێمی کوردستان تێگەیەن یعنی لەو نامەیە من ئەمەوێت ینی چەند شتێکەیە بۆ بینەری ڕوون بکەیتەوە ئێوە چۆن دڵنیان کە بزوتنەوەی گۆڕان یاخود حزبەکانی تر چۆن دڵنیان کە پارتی یەکێتی کۆمەڵ یەکگرتو لایەنە سیاسیەکانی دیکە بە بەرنامە بڵێن فەرمان یاخود نازانم داواکاری شۆڕەکەنەوە بۆ قاعیدەی جەماوەری بۆ بنکەی جەماوەری خۆیان کە سوکایەتی بەلایەنەکەی دیکە بکەن و بۆ بە دیاریکراوی داوا لە کاقادری حاجی عەلیەکەی کام شتە ڕاگرێ من لەوەی ئەخیرەوە دەست پێەکەم بۆچی بە دیاریکراوی من داوا لە کاقاری حاجی عەلیەکەم لەبەر ئەوەی لەگەڵ ڕێز و خۆشەویستین بۆ بەڕێز کاعومەری سێعەلی بەتەشید بەڕێزیان ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و ڕێزێکی تایبەتی هەم لە ناو گۆڕان هەیە هەم لە دەرەوەی گۆڕان بەڵام کاقاری حاجی عەلی ئەو هەڵسوڕاوە ئەو سیاسەت مەدارە مەیدانیەیە کە لە وردکردنەوەی سیاسەتی بزوتنەوەی گۆڕانە لە ژیانی ڕۆژانەی سیاسەتە ئەو دەورێکی من ئەتوان بڵێم یەکەم کەسە یعنی کەسی یەکەمە بۆیە داوام لەو کردو ئەوەی جەناب دەڵێ باشە وەکو یعنی پرسیارەکە لە واسێ لە من بپرسی بڵێ باشە بەڵگە چییە کە ئەم شتی وا هەیە بەرامبەر پارتی یعنی کاک یادگار ئەمە پێویست ناکە ئینسان عەبقەری بێ یا فەیلسوف بێ بۆ ئێوە شتە بزانێ ئێستا ئەمانە کارێکیان کردووە وایان لە خەڵک گەیانەوە لە سلێمانی کە تۆ پارتی بیعیبە ئێخۆ پارتی جاج نییە ئێخۆ پارتی کەرکوشی نەفرۆشتووە ئێخۆ پارتی خیانەتی نەکردووە یعنی ئەمانەی ئەم شتانی کە لە نەودۆ کراوە خراپەکانی بەڵێ بەشێکی بەر پارتیەکەوێ بەڵام مەگەشتێکی چاشیش کرابێ ئازادی پارتی تایە ئەیچەیە کە ئەمنیەتی ئەم شارانەی پاراستووە با بڵین لەم دی و دێگەڵە هەتا زاخۆ خەڵک هەتا دووسەی بەیانی بەسەر جادەکانی دۆک و زاخۆ و ئامێدی و هەولێر و سۆرانە کە ئەسوڕێتەوە کێیە کە ئەمنیەتی پاراستەوە کێیە کە مەکینەیەکی ئابووری متەواضع لە کوردستان دەستی بە حرەکە کردووە شەریکات هەیە بچووکن گەورەن کێیە کە مەتاری کردوێتەوە کێ کە زانکۆی کردوێتەوە کێیە کە مەجالیشی خوڵقانەوە کە ئەم هەموو قۆنسوڵخانە و نوێنەراری هی کۆمپانیای گرنگ لە جیهانە لە پایتەختی کوردستان لە هەولێر جێگیر بن بەڵێ کاگاری ئێمە هەم بە زانیاری ئەم شتانە ئەزانین بەڵاش بەڵێ ببوورە
هەست ناکەی ئەوەی بنکەی جەماوەری ئەوانەی کادرانی فەیسبوک بەرامبەر بە یەکتر ئەیکەن بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری سەرەوەیە لەسەری هەڕەمەکەوە هەڵوێستیان بەرامبەر بە یەکتر چی بێت ئەوانی سەیری دەمی ئەوانەکەن بۆ نمونە لە سەردەمێک پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنیان هەبوو تاکوتەران نەتەبینی پارتیەک پۆستێکی سلبی لەسەر گۆڕانێک بکە یاخود گۆڕانێک بە پێچەوانەوە قسەکە ئەوەیە بۆ چارەسەرکردنی ئێمە پێویستمان بە ڕێخستنەوەی نێوماڵی خۆمان نییە پێویستمان بەوە نییە کە حزبەکان لەگەڵ یەکتر ئاشت بنەوە تەنازول بۆ یەکتر بکەن و خەمێک لە داهاتووی هاوڵاتیانی ئەم هەرێمە و کوردستان بخۆن لە بری ئەوەی دانیشن و قاعدەی جەماوەری خۆیان هان بدەن بۆ ئەوەی ینی شەڕەکە بە ئەوان بکەن بە کورتی و بە کوردی. ئەزانی کاک یادگار ینی من نازانم بۆ حیزبەکانی تر چۆن ئەمەیان ڕێخستووە ینی ئەم شەڕە نابەجێ نامەعقولەی سەرتۆڕی کۆمەڵایەتی بەڵام من ئەتوانم شایەتی بۆ حیزبەکەی خۆم بم بۆ یەک جاریش مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئیعازی نەبە لقێک نەبە ناوچەیەک نەبە ئەندام پەرلەمانێکی خۆی نەبە ئەندامێکی بڵێن ئەنجومەنی پارێزگاکان نەداوە بڵێ بڕۆ کەرامەتی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بێنە خوارە و دایتە پێێنە شتی وان نەبووە ئەمە من عەرزم کردی ئەوە ڕەتفعلێکە لە بەرامبەر ئەو لێشاوەی کە ئەمەی کە من یەتۆز لەوە پێشجاری شرە ئێڵێمەوە ئەوەی کە پارتی بوون عیبا ئەوەیە جەناب ئەڵەی ماڵی خۆمان ڕێخینەوە ماڵی خۆمان ناتوانین ڕێخینەوە بۆ جۆرە تۆ بتەوێ من لە ناوبەری تۆ بتەوێ من ڕەشکەی لەبەر چاوی میلەتەکەمە هەرچی ئیهانەی دنیا هەیە بە منی بکەی بە سەرۆکەکەمی بکەی من هەر قسە نەکەم ئێوە نیشتی وە یعنی من جارێکیان من نمونێگە جەرمەوە من جارێکیان ڕەحمەتی لە ڕەحمەتی کاک نەوشیروانم پرسی وتم کاک نەوشیروان ئەم بەڕێزانی لە بزوتنەوەی گۆڕان بڕین کەوادری گۆڕان هێرشێکی نابەجێ ئەکەنە سەرێکێتی نمونەیەکی بۆ جێڕامۆتی کاگاری تۆ بەسەر جادەیە ئاڕۆیت زەلامێک گێت من جنێوەکە نایم کە ئەویای جنێوێکت پێدا تۆ ئەڵەی جۆم لێ نەبوو لەبەر ئینسانێکی بەڕێزی حەز ناکەی دەمخەیتە دەمەوە دەمەتری ترە ڕۆی جارێکتر جنێوەکە و پێیاتەوە ئێمانای ئەمە شەڕێوێ ئێمەش کاکە گیان تۆ بە من بڵێ کۆیلا بە من بڵێ مەسینە هەڵگر بە من بڵێ جاش بڵێ پارتی بوون عیبە اینجا ئینسان مسەقف بێ چۆنە بێ پارتی بێ وەڵایی حیفە تۆ پارتیت ئەمە شەڕەورەیەکی نامەردانەیە لەگەڵ ئەندامان و کەوادری پارتیا ئاکرێت ئەمە ئیهانەکردنی کەوادری پارتیە ئەمە مەبەست تێکدانی نەفسیەت و شخصیەتی کەوادری پارتیە بە تایبەتی لە دوو دێگەڵا اینجا ئێستا لەوێ ئەو فەزایان دروست کردووە ئەیانەوێ ئەم ئاژاوەیە بێنە هەولێر و دۆشیش لە خەڵکی هەولێر و دۆشی بگەن کە مسیبەتی دنیا پارتیە ئێمە ناتوانم لەگەڵ کەسی وایە یەک ماڵی خۆم یەک خەمەوە ئەو کاتەن نەک ماڵ یەک ناخرێتەوە ماڵە بێ بە دوو یعنی ئەگەر من جاریشتر زۆر ناخۆش لەسەرەوە بکەم هەرچەندە لە شاشەی تەلەڤیزۆنەکەی تۆ ئەم قسەیە بکە بەڵام من حەزەکەم بەڵێ ئەو کاتی کە جەنابتان فراکسیۆنی نەتەوەییتان ئیعلان کرد ئەگەر هەڵەنە بم خۆشتان باستان لەوە کردبوو کە چیتر پارتینین یاخود دەستان لە پارتی دیموکراتی کوردستان کێشاوەتەوە پێم خۆشە لە دەمی خۆتەوە زۆر بە کورتی ڕوونکردنەوە لەسەر ئەم پرسە بیت. کاگ یادگار من لەسەر تەلەڤیزۆن وتومە بە نووسین لە پەیجەکەی خۆم بڵاوم کردوتەوە لە ڕۆژنامە و لە سایتە ناسراوەکانی شاری سلێمانی بڵاو بۆتەوە وتومە هەر کەسێک نامەی دەست لە کارکێشانەوەی منی لە پارتی دیموکرات لایە با بڵاوی بکاتەوە من بە پێچەوانەوە لە کەناڵێکی ڕاگەیاندن کە فراکسیۆنەکەمان جیا کردەوە بۆ کارەکەی وتم دوای ئەو کارە ساتی کە 16 ئۆکتۆبر ڕوویدا بۆ چوونی من و حیزبەکەم لێک گیر بوو ئەمە شتێکی تەبیعیە تۆ لە مەرحەلەیەکە لەسەر سیاسەتێ و یا مووقفێکی حیزبەکە من پێم وابوو ئەبوو مووقفی پارتی زۆر تونگتر بێ لە 16 ئۆکتۆبرە بۆیە فراکسیۆنەکەم جیا کردەوە جەنابتان فراکسیۆنی من نمونەیەکە بۆ ئێمە بۆ جەنابێ ئەو حەزەکەم ڕێگەم بە کاگ یادگار حەزەکەم ڕێگەم یەکشتی کورد بڵێم زۆر کورد یعنی من نمونەیەک گێنمە بۆ جەنابت و بۆ بینەرانی بەڕێز
ئەو بەڕێزانەی کە ئەندامی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان و سەر بە کوتلەکەی کاک دکتۆر بەرهەمن هەتا ئێستا لە ناو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئیژەکەن و سەر بۆ فراکسیۆنن ئەمە لە کاتێکا کە دکتۆر بەرهەم نەکرد قوارەی ئیجا کردوێتەوە بە قانون چووە قوارەکەی تەجیل کردو بۆ هەڵبژاردن و بانگەشە بۆ خۆیەکە لە ئێستاوە ئەوان هێشتا لە فراکسیۆنەکەی یەکێتیان خۆبان یەکنیە دوو هەوە ئێمە بەعکسەوەیە من لە مووقفێکا لەگە حیزبەکەی خۆم نەبووم بەڵام دەستم لە پارتی نەچێشاوە و کێواڵێ باشە سەبارەت بە کاری پەرلەمان لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم بەوەدا کە گلەیەکی زۆر لە ئەدای پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتاران ئەکرێت تەنانەت لە سەرەتای ئاداردا مانگی پێشوو سەرۆکایەتی پەرلەمان و ژمارەیەک پەرلەمانتار ڕۆشتبوونە دەرەوەی کوردستان لە کاتێکدا دۆخی کوردستان ئەوە بوو کە بینەرانی زانن و جەنابیشتان باشترەی زانن پرسیارەکەی من ئەوەیە کاتی ئەوە بوو بڕۆنە دەرەوە بۆچی چوونە دەرەوە و ئێستا لە ئێستاە ینی هەموو وڵاتیان چاوەڕێن ئەو پرۆژە یاسایی ئەو یاسایی کە گەڕێنرایەوە ناو پەرلەمان و دیسانەوە بوو بە پرۆژە یاسا گفتوگۆی لەسەر بکەن بەڵکو بتوانن 100 میلیارد دیناری ماگانە بگێڕنەوە بۆ حکوومەت و خەزیێنەی گشتی و هاوڵاتیان ئەزانی کاک یادگار من نەهاتووە بەڕاستی بێم تعلیقم هەبێ لەسەر ئەوە لەبەرەوەی ئەو بەڕێزانی کە چوونەتە دەرەوە ئەوانە هاوکاری من ئێمە ئەندام پەرلەمانین بەیەکەوە خەڵکی دڵسۆز و نیشتیمان پەروەرن لەوانەیە زۆر هۆکار هەبێ بۆ چوونە دەرەوە لەوانەیە بە ئیفات چوو بن لەوانەیە بە نەخۆشی چوو بن لەوانەیە بە ئیشێکی زۆر گرنگی دیپلۆماسی چوو بن لە چوارچێوە لەوانەیە بۆ سەردانێک چوو بن اینجا بەڵام ئەمە من نایزانم بەڵام ئەگەر مەبەستێ ئەو وەفدە بێ ئەوەی لەگەڵ بە ڕێز جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان لەگەڵ هەندێک لە سەرۆک فراکسیۆنەکان سەردانی برۆکسل و ئەوانیان کرد یاخود ئەوە شتێکی خراپ نییە ئەوە شتێکی خراپ نییە یعنی لەم کاتی پشوای چییە یەک فرسەتی باش هاتوۆتە پێشەوە ئیسیفادەیان لە فرسەتەکە کردووە من تەجیدم بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان زۆر بەپەرۆشن هەم سکرتێری پەرلەمان هەم جێگری سەرۆکی پەرلەمان زۆر بەپەرۆشن بۆ ئەوی کە بە زووترین کات لە کاتی ئاساییە پەرلەمانتاران و هاوڵاتیان و هەموو کەسێک تەنانەت دەگەر بڕوا گەشتێک بکا و جەوێکیش بگۆڕێ بەڵام پرسیارەکەی من ئەوەیە هاوڵاتیان چاوەڕێن پرۆژە یاسایی چاکسازی لە موچە و خانەنشینی و ئیمتیازات گفتوگۆی لەسەر بکەنەوە دابنیشن باسی بکەن پێشەوەی بکەوینە ناو هەڵمەتی گەرمی هەڵبژاردنەکانەوە قسەکەی من ئەوەیە ئێوە وەکو فراکسیۆنی نەتەوەی فراکسیۆنی پارتی دوێنێ موقفی خۆی ڕاگەیانوتی داواکەینە و دیسانەوە گفتوگۆ دەست پێ بکاتەوە چ فشارێکەکەن بۆ ئەوەی گفتوگۆکان دەست پێ بکاتەوە یعنی هیچ نەبێ پێش 14 ڕۆژی ماوە 13 ڕۆژی ماوە بۆ وادەی هەڵمەتی هەڵبژاردن نەم 14 ڕۆژە دانیشتنیە بکەن شتێک لەو یاسایە بکەن ئیشی ئێمە ئەوە ئەبێت کە چ بە شەفەهی یعنی بە دانیشتن لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان چ بە لۆبیکردن لە ناو فراکسیۆنەکانە ئیش بۆ ئەو بکەین کە بە سووترین کات ئەو دانیشتنە بکرێ چونکە وا بزانم هەردووکمان نەزانین کاک یادگار تۆ وەکو سەحوفیەکی پرۆفێشنێڵ منیش وەکو ئینسانێکی سیاسەتمەدارێکی متەواضع ئێمە ئەزانین هەردووکمان کە بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکە سیاست بێ دایک و باوگە بێ ئەلەم وەزعی ئێستایە ئەلەم وەزع ناخۆشەی ئێستایە کە بە تایبەتی گەلە کۆمەشیەک هەیە بەرامبەر پارتی و هەندێک کەس خواخوایەتی قاچی پارتی بشتێ پارتیش کاردانەوەیە بێ خۆ بێدەنگ دانانیشێ لەبەرەوە سەردەمی بانگەشەی هەڵبژاردن سیاست حتمما بێدایک و باوگە بێ بۆیە بێ لە ئێستا بکرێەوەی کەوت بەڵێ کاگاری تقریبا یەک خولەکم ماوە ئەمەوێ ڕای تۆ بزانم لەسەر خۆپیشاندانەکان و لە فەیسبووکی فەرمی خۆت نووسی بووت هەموو جۆرە بێڕێزیەک بەرامبەر بە موچەخۆری ناڕازی بێڕێزیە بەرامبەر بە حکوومەت و پارلەمانی کوردستان کەواتە ئێوە چیەکەن بۆ ئەو خۆپیشاندەرە ڕاستەقینانە کە داوای مافی خۆیانەکەن جارێ باوە بڵێم دووبارەی و سەدبارەیەکەمەوە کە هەموو موچەخۆرێکی کوردستان حەقی خۆیەتی داوای مافی خۆی بکە ئەین تۆ ئێستا تۆ لە کەناڵی کەی 24 6 ڕۆژ لە هەفتەیە
ماندووە بی ئیژەکەی لە بەرامبەر ئەو ئیشەیە ئەو ماندووبوونەیە ئەبێ معاش بنێ موچەخۆرێکیش لە هەردام و دەستگایکی حکوومەتیش پامە حەقی خۆیەتی و هیچ مناقەشەی لەسەر نییە مەسەلەی کە تووڕێ لە پاشەکەوتی موچە حەقی خۆیەتی حەقی خۆیەتی کە داوا بکات لە حکوومەت حەقی خۆی باتێ بەڵام کاک یادگار مشکلەکەوەیە بزانم کێ ئەتوانێت ئەم برنج و گەنمەی کە تێکەڵ بووە لە یەکتری جا بکاتەوە کێ ئەتوانێت جای بکاتەوە ڕەش و سپی لەناو هەڵبژار ناچێ ئێمە ئەزانین کە لایەنی سیاسی هەیە خەڵک هانەدا بۆ توندوتیژی خەڵک هانەدا بۆ دروشمی توندوتیژ دروشمێک کە خوێنی لێ بڕژێت یعنی بێتە ئەنجامی خوێن ڕشتن ئەمە شوورەی عیبە بۆ ئەو لایەنی باشکردنی دۆخی هاوڵاتیان یعنی کوردستان بۆ کاریگەری ئەبێت لەسەر ڕێخستنەوەی نێوماڵی کورد و دەرگا لەسەر ئەو دروشمە توندوتیژانە لەسەر ئەو ویستانە بۆ جیاخوازی لەسەر ئەو ویستانە بۆ بە شێوەیەک لە شێوەکان یەکتر تۆمەتبارکردن لەسەر یەکتر سڕینەوە کاریگەری ئەبێت زۆر بە کورتی سوپاس دەکەم کاگاری زۆر بە کورتی بەڕێی من خەڵکی کوردستان لە وشارترن بە تەشید وەزعی موچیان باش بێت کاریگەری بێت بەڵام ئەوەی کە یەک ریزی و ئەوەی کە تۆ ئەتەوێ ئەوەی کە تۆ باسی کرد ئەو یەک ریزیە نابێت بۆ لەبەرەوەی لایەنی سیاسی هەیە ئەگەر موچەی فولیش بدرێ بە موچەخۆرانی کوردستان خەڵک هانەدەن بچنە سەر جادا لەبەری پیانەڵێن موسیبەتەکە پارتیە بەڵێ بێگومان هاوڵاتیانی کوردستان و موچەخۆران کە گوزەرانیان باش بێت گوێ بە کەس نادەن و سیاست بۆ سیاسەکان جێ هەڵن کاک ئاری هەرسین سەرۆکی فراکسیۆنی نەتەوەی لا پارلەمانی کوردستان سپاس بۆ زیانیاریەکان منیش هیوادارم وا بێت بە ئێمە و بەبینەرانت بەخشی سپاس بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا